پێویستە لەم بازارە ساردە ئێمە چی بکەین بەڕێزانم بەڕاستی ماوەی 20 ڕۆژە کە بازار داکشانێکی زۆر گەورەی بەخۆوە بینیوە و من لەم ڤیدیۆدا 4 لە خۆشەویستترین دراو کە لە ناو خەڵکی بەڕاستی زۆر خۆشەویستن و نرخیان ئێستا زۆر دابەزیوە ئەمەوێ تەحلیلێکی یاخود شیکارێکی گشتی ئەم 4 دراوی ئەلکترۆنیە بکەین و بە ئێوەشتان ئەلێم کە تکایە سەبر و تەحموڵتان هەبێ چونکە لە دوو ئەو داکشانە بەڕاستی شاهدی پامپێکی زۆر گەورەی دراوە ئەلکترۆنیەکانە بین بەڵام بینەریان ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆەکەی بە پێش مەیەخن چونکە زۆر شتی گرینکە کە لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیان باس کردووە. بەناوی خوا سەلاو هاوڕێیان هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ هاوڕان با بچینە سەر بابەتی ئەسڵی ئەم ڤیدیۆیە هەروەکو ئەبینن کە لە ڤیدیۆی هەفتەکانی ڕابردوودا باسی ئەوەم کرد کە بیتکۆین بۆی هەیە هەتاکو 32 و 28ش بێتە خوارێ زۆر ئاساییە هاوڕان چونکە هەروەکو مارکێت کەپی بیتکۆینیا بینن کە ئێستا زۆر دابەزیوە بەڵام لەبیر نەکەن کە زۆربەی دراوەکان هەروەکو لە هەموو زۆربەی ڤیدیۆکان باسم کردووە کە پێیوەستن بە بیتکۆینەوە هەر کاتێکە نرخی بیتکۆین دابەزی بەڕاستی ئەو میمکۆینانە یاخود ئەو دراوانە کە خۆشەویستن لای خەڵک نرخیان ئاساییە زۆر دابەزێ هەروەکو بینن کە بیتکۆین لە ماوەی 30 ڕۆژە لە 46,000 دلارەوە هاتیتەوە 32,000 دلار بەڵام هاوڕان ئەمە تەجروبەی خومە کە هەموو ساڵێ بەڕاستی 6 مانگی بیدایەتی و هەروەها 6 مانگی کۆتایی حساب بوو دراوە ئەلکترۆنیەکان بکەن واتە 6 مانگ واتە ئەوەی باش بزانن هەر کە ئێستا بازار ئەوەندە سارد بوویتەوە و بەرەو داکشان هاتووە دڵنیابن کە لە دوو ئەو ساردی بازاڕی دامپێکی زۆر گەورەی لە ڕێە بە تایبەتی هەندێ دراو کە 4 دراو ئەمڕۆ بۆیەوە ئامادەم کردووە کە پاشەوەی کە بیتکۆین بەڕاستی هاتەوە سەر تایمی خۆی دەتوانرێ ئەو 4 دراوە بتەقێنەوە هەروەکو لێرانە کە نموداری بیتکۆینیە ئەبینن لە ماوەی 1 مانگە کە چەند بەرەو داکشان هاتووە بەڵام هاوڕان زۆر ئاساییە هەموو ساڵێ بیتکۆین لە 1-2 مانگە بەم شێوەیە نرخەکەی دابەزێ بەڵام دڵنیابن کە دیسانەوە جا چ درەنگ چ زوو بیتکۆین دیسانەوە دێتەوە مەحدودەی 45 ماوەی مانگێک یاخود 40 ڕۆژی ترە و ئەو کات پامپی گەورەی دراوە ئەلکترۆنیەکان کە 4 لە دراوە باشەکانن هەروەکو ئازانن بیبی دۆچکۆین کە چەند بەرەو داکشان هاتووە کە ئێستا بە 15 کە 16 لە سەدا بەرەو داکشان هاتووە هەروە هاوڕان بوو دراوی ئەلکترۆنی شیبا شەربەم شێوە کە شیبا زۆر دابەزیوە لە 27ەوە ئەویش ئێستا بە لە 4.027ەوە هاتیتە خوارێ بوو 4.016 و هەروەها دۆچکۆین کە بەڕاستی دەنگ و باسێکی زۆر گرنگیشیا بوو کە دۆچکۆین بەڕاستی بتەقێتەوە هەروەکو ئەبینن ئەویش لە 14-15-16 دلارەوە سنتەوە ببورن هاتیتەوە 11 سنتی واتە هەموو دراوە ئەلکترۆنیەکان هاوڕان لەگەل بیتکۆین بەرەو داکشان هاتوونە کە هەروەکو گوتم ئەمە زۆر ئاساییە واتە زۆر جا لیدێرەکان واتە نەهەنگەکان دێن دراوەکان ئەفرۆشن و کاتێک کە هەموو خەڵک دێ لە ئەرزانی ئەو دراوانە ئەفرۆشن دیسانەوە نەهەنگەکان ئەکڕن لە ئەرزانی و دیسانەوە پامپێکی زۆر گەورەی دراوەکان ئەبینین چونکەوە ئیشی ترێدەرەکانە هاوڕان ئەو ترێدەرانەی کە بەڕاستی سەهمەکی زۆری بازاڕیان لە دەستە زۆر جار بە خۆیان نرخی دراوەکان دین نەخوارەوە واتە ئەفرۆشن بۆ ئەوەی مارکێت کەپیان کەم بکرێتەوە و هەر کاتێک کە بینیان
هەموو خەڵک دراوەکەیان فرۆشت و دیسانەوە ئەوەندەی نەکڕن و چەند ملیار دلاری تر دێخنە ناو بازاڕی بیتکۆین بە تایبەتی و دیسانەوە شاهدی پامپێکی گەورەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین ئەبین. کار وەکو گوتم لە ماوەی مانگێک یاخود چل ڕۆژی ترە مەحدود بیتکۆین دەگەتەوە مەحدودەی 38 هەتاکو و 40 بگرە 41 و 42 کە ئەو کاتی دیسانەوە پامپی دراوی بیبی دۆچ شیبا و هەروەها دۆچکۆینی دەبینین. واتە لەم ڤیدیوە بووی هاتم دیسانەوە ڤیدیو لەسەر ئەم بازاڕی ساردە بۆیەوە دروست بکەم چونکە زۆر مەسێجم بۆ هات و زۆر کەس نیگەران بوو لەوەی کە بەڕاستی بازاڕەکە زۆر بەرەو داکشان هاتووە و حتا هەندێک کەس گەشتبوونە و حدەی کە ئەو کاتای بوونمونە کە دراویان بە گرانی فروشتیە ئێستا بێن بفروشن. هاوڕان ئەویشەی مەکەن. من هەموو جارێ پێتانەرێم مادەم هۆڵدێری بۆ ماوەی ساڵێک و نیو 2 ساڵ دەبی دراوەکان ڕاگری نابێت ئەو پارەی کە داتنەوە بەڕاستی داکشانی بازاڕەکە تاثیر لە جەنابەت بکە. مادەم جەنابەت هۆڵدێری تەبێت هاوڕێم تەبێت سەبر و تەحملت هەبێ و ئەم داکشانە تاثیر لە جەنابەت نەکە. تو ئەتوانی ئێستا مادەم دراوەکان دابەزینە دیسان ئەتوانی زیاتر دراوەکان بکڕیت نەک بفروشیت هاوڕان. بۆ نمونە ئەو کاتی کە بیبی دۆزت بە 26-27 کڕیوە زۆر ئاساییە بێ دیسانەوە بە 15 بکڕی. زۆر ئاسایی هاوڕان چونکە مادەم هۆڵدێری تۆ ئەبێ لە باشترین کاتە دراوەکان بکڕیت. هەروەکو دۆچکۆینیش کە لێرە نابینن کە بە 11 سنتیە. من سیگنالی کڕین بۆیەوە بڵاو ناکەمەوە ئازیزان، بەڵام هەروەکو بە خۆتە نەبینن نەک تەنها بوو دراوی ئەلکترۆنی دۆچکۆین و شیبا و هەروەها بیبی دۆچ هەموو دراوەکان هاوڕان بەرەو داکشانن چونکە بەڕاستی لیدەر یاخود نهنگەکانی بیبی ببورن بیتکۆین هاتوونە بەڕاستی مارکێت کەپی بیتکۆینیان بەتاڵ کردووە واتە دراوەکانیان فروشتووە بۆ ئەوەی نرخی بیتکۆین دابەزێ و لە دابەزینە دیسانەوە بیتکۆین بکڕنەوە و بە چەند ملیاری تر بێخنە ناو بازاڕی بیتکۆینەوە بۆ ئەوەی لەو بینەی بەڕاستی ئەوانەی کە دەوڵەمەندن زیاترین قازانج ترەیدەرە بەناوبانگەکان زیاترین قازانج لەو گەمەکردنەی بە بازاڕی بکەن کە زۆر ئاساییە. هەموو ساڵێ شاهدی ئەوە بوویمە کە من 4 ساڵە ویشەی دەکەم هاوڕێن هەموو ساڵێ شاهدی ئەوەی بوویمە کە بەڕاستی زۆرجا لە مانگێک بوو 2 مانگا بیتکۆین بەم شێوەیە بەرەو داکشان هاتووە. واتە ئەمە ئیشی بیتکۆینە کە هەموو ساڵێ نەهنگەکانی بیتکۆین ئەوانەی کە زیاترین بیتکۆینیان لە دەستە بەم شێوەیە نرخی بیتکۆین دابەزینن بۆ ئەوەی خەلکانێک بفروشن و لە ئەرزانترین نرخا بکڕنەوە و دیسانەوە بیتکۆینی پام بدەن بۆ ئەوەی زیاترین قازانج بکەن. و هەروەکو گوتم کە هەموو دراوەکان 190 دراوەکان پەیوەستن بە بیتکۆینەوە. کاتێک کە دراوی ئەلکترۆنی بیتکۆین دابەزێ زۆر ئاساییە کە لەو بینەی بیبی دۆچ شیبا و هەروەها دۆچکۆینیش بەرەو داکشان هاتوونە. بەڵام مادەم جەنابەت هۆڵدەری هەروەکو گوتم سەبر و تەحملت هەبێ ئەو داکشانە هاوڕێن دڵنیابن لەوەی کە هەڵکشانێکی زۆر گەورەی بەدووەیە. من بۆ مانگێک یاخود 40 ڕۆژی تر کە دیسانەوە بیتکۆین هەروەکو گوتم دووبارە یەکەمەوە بگەتە مەحدودەی 38 بۆ 40 بگرە لە 40 بەسەرەوەتر ئەو کاتی دیسانەوە بازار جوولایەکی تر بەخۆوە بینی و دیسانەوە هەموو میمکۆینەکان و ئالتکۆینەکان دیسانەوە ئەو کاتی کە لیدێرەکان بەڕاستی ترێدەرەکان بیتکۆینیان دیسانەوە پارەیان دانە ناو مارکێتی بیتکۆین کە بە هەرزانیان کرد دیسانەوە شاهدی پامپێکی گەورەی بیتکۆین و ئەو سێ دراوە خۆشەویستەیە بین کە بەڕاستی من پشگیری سەرسەختی دۆچکۆین شیبا و هەروەها بیبی دۆچکۆینم. نیگەرانی ئەو بازاڕی مە من هاوڕان تکاتان لە یەکەم مادەم جەنابەت هۆڵدەری دووبارە سێبارە یەکەمەوە سەبر و تەحملت هەبێ تۆ ئەتوانی ئێستا مادەم ئەوەندە دابەزیون دراوەکان مدیریەتی سەرمایە بکەیت هاوڕان. بۆ نمونە ئەتوێ باید 200 دلاری دی بکڕی 30 دلار بکڕە بزانە لەو هەفتەیە بازار چی بەسەر دێت یەکسەرە مەچوو بکڕە. ئێستا بۆ نمونە بیتکۆین بە بیبی دۆز بە 15 مەچوو مادەم 200 دلار دانەوە 30 دلار هەتا هەفتەیەک خۆ بگرە بیکڕە لەوانەیە زیاتریش دابەزێ بیبی دۆچکۆین لەوانەیە هەتاکو دەش بێ هاوڕان واتە کمکمە بکڕە 2 ڕۆژ 3 ڕۆژ 30 دلار 40 دلار بکڕە
بۆ ئەوەی لە ئەرزانترین نرخە بتوانی بیبی دۆچ یاخود شیبا یاخود دۆچکۆین بکڕیت کە من هەروەکو گوتم لەوانەیە هاوڕان وەکو ئەو نمودارەی کە بینم بیتکۆین هەتا مەحدودەی 29 بێت ئەوە ڕێی خومە هەتا ئەو چەند ڕۆژەی کە لە پێشمانە بەڵام لە دوو ئەوەی باش بزانن کە بیتکۆین لیدەرەکانی نەهەنگەکانی دیسانەوەدەین بیتکۆینی ئەکڕن بە نرخێکی ئەرزان و زیاترین پارەی دێخنە ناو مارکێتی بیتکۆینەوە و دیسانەوە شاهدی پامپێکی گەورەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین دەبین و لەگەڵەوەش بیبی دۆچ شیبا و هەروە دۆچکۆینیش پامپێکی زۆر گەورەی ئەخۆن بەڵێ هاوڕان چونکە مەسێجتان زۆر نار بوو فەیسبووکی من ویستم بەڕاستی بە ئێوە بڵێم ئەگەر جەنابەت بەڕێزم پێویست ناکە خۆت دڵنیگەڕام بکەی ئەگەر جەنابەت $100 بۆ ئەو 4 میمکۆینەت دانەوە من نزیکەی $20,000 یا خو $30,000 بۆ ئەو سێ میمکۆینەم دانابێ واتە تۆ ئەگەر $100 دانابی لەوانەیە جەنابەت $15 زەرەر کردبی یاخود $20 زەرەر کردبی لە ئێستادا بەڵام من لەوانەیە $70 لە هاتنە خوارەوەی ئەو بازاڕی کە من بە زەرەر دانانێم چونکە من هۆڵدێرم بەڕێزم بەڵام باوا برێم کە زەرەرم کردووە عەجەلەی مەکە سەبر و تەحملتە بێ دڵنیا بە کە لە ماوەی 40 ڕۆژ یاخود مانگێکی ترا دیسانەوە شاهدی پامپی گەورەی دراوی ئەلکترۆنی بیتکۆین دەبین و لەگەل بیتکۆینیشە و سێ میمکۆینە خۆشەویستەی دیسانەوە دامپێکی گەورەی ئەخۆن واتە باشترین کاتە ئێستا بۆ کڕینی میمکۆینەکان بەڵام هەروەکو گوتم مدیریەتی سەرمایە بکە طبقه بە طبقه بیکڕە مەچوو یەکجا بکڕە چونکە لەوانەیە لەو بازارە ساردەی کە بیتکۆین زیاتر دابەزێ دیسانەوە هێشتا نرخی دراوەکان ئەو سێ میمکۆینە خۆشەویستەی دابەزێ بەڵێ هاوڕان زۆر پێویست بوو ئەو ڤیدیۆی بۆیەوە دروست بکەم چونکە بەڕاستی لەو بازارە ساردەی زۆر کەس ناومێد بووینە هاوڕێم هێشتا هیچت نەبینیوە من 4 ساڵە لەو بازارم و بەڕاستی هەتاکشانی خراپتر لەوەشم بینیوە و یەک جاشم بینیوە کە لە ماوەی 2-3 مانگە بەڕاستی زۆر هەڵکشانێکی گەورم بینیوە و خێرەکی زۆر باشم کردووە ئینشەڵڵا کە بۆ ئێوەش دوعا ئەکەم هەموو خەڵکی کوردستان و جیهان بەریان پڕ بێ لە پارە و مالیان لە بەرەکەتی خوا بێبەش نەبێ هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر بە هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ